هەم پێداچوونەوە بەڕاستی بە میلاکات و بە سیارات و بە کۆمەڵێک سەرفیاتی زۆر کەم کرایەوە کەممان کردەوە دەستکاری کرا زیان مەسروفێکی زۆر هەبوو لە زۆر مەجالە نەمان هێشکن وای کرد بەڕاستی ساڵانە لەو ئیسلاحە مالی کە ئێمە کردومانە نزیک بە 3 ملیارمان گەڕاندۆتەوە هەموو ساڵێک 3 ملیار دینارمان گەڕاندۆتەوە بۆ میزانی گشتی لەو ئیسلاحاتانەی کە کراوە هەندە ئیسلاحی کە کردومان ئەو بڕەپارەیەمان گەڕاندۆتەوە کە ئێمە موسسەیەکی یعنی بچووکین بە چاو هەندێک وەزاراتی گەورەی کە لە وڵاتی ئێمە هەیە بەدەستێنانی فەند و هاوکاری نێودەوڵەتی باش بۆ مەجاری کاروباری مین لە هەرێمی کوردستان کە ئێمە هاتین دەست بەکار بووین لەم دەستگایە تەنها یەک ڕێکخراو ئیشی ئەکرد ئەویش ڕێکخراوی MAG بوو ئێستا تقریبا 13 ڕێکخراو لە کوردستانە ئیش ئەکەن کە حوتیان خەریکی پرۆسەی پاکسازی مینن ئەوانە تیژ لە بواری وشیاری ئەوانە کارەکەن ئەمە بەڕاستی بە سیاسەتێک و بە بەرنامەیەک ئەمە کراوە دەرگاکردنەوە لەگەڵیانە و هێنانیان و پەیوەندیکردن لەگەڵ قونسوڵیەت و دام و دەستگاکانی بیانی لە هەرێمی کوردستان و هەروەها لە دەرەوەی وڵاتیش ئەو موسساتانەی کە تایبەتن بەم مەجالە بەڕاستی لە خەت بووین لەگەڵیانە کۆنتاکتی زۆر باشمان هەبووە وا کراوە کە سەرنجیان ڕابکێشرێ بهێنرێن بۆ هەرێمی کوردستان داڕشتنی استراتیژێکی کێستا لە تەواوبوونان استراتیژێک پلانێکی استراتیژی بۆ کاروباری مین لە کوردستان کە لە پێشتران نەبووە ئەمە ئێستا خەریکی لە قۆناغەکانی کۆتاییین چکە دەبێت ئێمە بەرچاوڕۆشن بین بزانین ئەم ساڵ چی ئەەکەین و ساڵی داهاتوو چی ئەەکەین و 2022 ئەگەینە چۆ بۆی ئەو بێپلانی و بێبەرنامەیە ئەکید فەوزای لێ دروست ئەبێ ئەمەش لە هەنگاوەکانی کۆتاییە